بەناوی خوای گەورە سڵاوتان لەوێ بینەرانی بەڕێز و خۆشەویست لە گفتوگۆیەکی تایبەت لەگەڵتانداین لە بەشی یەکەم لەگەڵ بەڕێز سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان لە بەشی دومیش لەگەڵ عەبدوستار مەجید ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی. کاک سۆران بەخێر بێت، سوپاس بۆ ئامادەبوونتان. سبەی 30 ئەیلولە، پێ دوایە 30 ئەیلول ڕۆژێکە بۆ گۆڕانکاری؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، 30 ئەیلول ڕۆژێکە بۆ هەڵبژاردننی ئەو نوێنەرانەی کە نوێنەرایەتی خەڵکی کوردستان دەکەن، بەڵام نوێنەرایەتێکی ڕاستەقینە. ڕۆژی سزادانی ئەوانەیە کە نوێنەرایەتیەکی درۆی نەیان کردووە لە ڕابردووە. ئەو ڕۆژەیە کە خەڵک دەتوانێت سزای ئەوانە بدا 27 ساڵە سزایەدەن، 5 ساڵە گوێ لە هاوار و لە داوا و لە مافی ناگرن، موچەیان بڕیون، ژیانیان بەم ڕۆژە گەیاندون، بۆ خۆشیان هایلایف ژیاون. ئەوانەی ژیانی خەڵکیان بەم ڕۆگەیاندووە گوناحە متمانەی خەڵک بەدەست بێننەوە. ئەگەر ئەمانە زۆرینەیەکی تریان بەدەست هێنایەوە، جارێکی تر متمانەی خەڵکیان بەدەست هێنایەوە، دەبێ خەڵکی تر گلەیی نەکات. لە کاتێکە ستەمکارێک، ناعادیلێک، گەندەڵێک و دزێک بە دەنگی خەڵک جارێکی تر بچێتەوە سەر کورسی و هەمان گەندەڵی و دزی و ستەمکاری بکە، ئیتر خەڵک بۆ گلەییەکە. باشە حکومڕانی ئێستا پێدزن؟ حکومڕانانی ئێستا داهاتی ئەم وڵاتەیان هەموو دزیوە، هەتا گومرگ هەبوو دزیان، ڕۆڵەی خەڵکیان لەسەردا بەکوشت. لە دوای ئەویش کە نەوت هات پێکەوە بەشیان کرد و ژیانی هەموو میلەتیان خستە ژێر پێ. وەفایان نەبوو بۆ خوێنی شەهیدان، وەفایان نەبوو بۆ کەسوکار و خانەوادەی کیمیا باران کراو، ئەنفال کراو و هەموو ئەوانەی قوربانیان داوە لە وڵاتە. پێشەکی خیانەتیان لەوان کرد، لە خوێنی شەهیدەکان کرد. ئەوجا لە پێشمەرگە، لە زیندانی سیاسی، لە کەم ئەندام و خاوەن پێداویستی تایبەتی، لە قوتابی، لە پیر، لە ژن، لە منداڵ کرد. خەڵکیان وا لێ کردووە ئەمانە پیاوێکی بەتەمەن بە ڕیشی سپیەوە لەسەر جادە لە بازاڕەکان دەستفرۆشی بکە، گۆرەوی بفرۆشێ. بەڵام ئەوان هەیانە هەتا ئێستا دیناری عێراقی بەکار نەهێناوە، هەر دۆلار بەکاردێنێ، چکە لە وڵاتان ناژی. پارەی ئەم وڵاتان نێرێتە دەرەوە بۆ کوڕ و کچ و دار و دەستەکەی هەر خەریکی ڕابواردن و خەریکی بزنس و خەریکی خۆدەوڵەمەندکردنن. ئەمانە بەس بیر لەواکەنەوە چۆن سەهمی کۆمپانیایەکی گەورەی نێودەوڵەتی بکڕن، چۆن ئاخر مۆدێلی سیارە کە کەس لاینی ئەوان بچن بیکڕن. دیوێکی شاراوی ئەم ستەمکارانە ئەوەیە کە هێشتا کەس نایزانێ لە دەرەوەی ئەم هەرێمی کوردستانەیە، لە ئەوروپا و ئەمریکا و بەریتانیایە. بۆیە گوناحە یەکێک نان نییە بیخوا، ژیانی لە ژێرپێی ئەمانایە، مافەکەی خۆیان زەوت کردووە، بچێ لە 30 ئەیلول بڵێ ئەماناکەمەوە بە نوێنەری خۆم. زۆر باشە، دواتە قسە لە زیاتر لەسەرەکەین، بەس سەبارەت بەوەی کە دوێنێ دەنگدانی تایبەت بوو، ئێوە چ پەیامێکتانەیە وەکو کۆمەڵ کە دەنگی زیاد کردووە؟ ئەم زیادکردنی کۆمەڵ چ پەیامێکتەوە، چ پەیامێکشتانەیە بۆ هێزە ئەمنیانە کە متمانیان بە کۆمەڵ کردووە؟ لە ڕاستیە دەنگدانی تایبەت واتە دەنگدان لە ناو ئەو هێزانەی کە دەبوو پێشمەرگە و ئاسایش و پۆلیسی هەموو هاوڵاتیان و هەموو نیشتیمان بن. بەڵام ئەم دوو حیزبە کردوونیان بە چەکداری خۆیان لەسەر تەسکیەی حیزبی و وەلائی حیزبی دایان مەزراندون. بەڵام خۆشبەختانە لە ناو دەنگدانی تایبەت کە هێزەکانی ئاسایشی ناوخۆ و پێشمەرگەن، کۆمەڵی ئیسلامی ڕێژەیەکی بەرچاو دەنگی هێناوە و جێی سوپاسە، جێی پێزانینە. من چاوی یەک بەیەکی ئەو پێشمەرگانە ماچەکەم، ئەو ئاسایش و پۆلیسانە ماچەکەم کە لەژێر ئەو هەموو فشار و چاو لێ سوورکردنەوە و ئیغرایە، بەڵام ئیرادەی خۆیان تەسلیم بەو هێزانە نەکرد کە ژیانی ئەو خانەوادەکانیان و خەڵکی کوردستانیان وا لێ کردو و متمانەیاندا بە کۆمەڵی ئیسلامی. لە کاتێکا کۆمەڵی ئیسلامی لەناو ئەو هێزانە وەکو ئەندام یەک ئەندامی نییە و قبولیان نەکردو و زانی بێتیشیان یەکێک کە سۆزی بۆ کۆمەڵی ئیسلامی هەیە، گواستویانەتەوە سزای. ئەمە پەیامی گەوری چێتەیە بۆ سپەی ئەم زیادکردنی کۆمەڵ بە دڵنیاییەوە و هێزەکانی ئاسایشی ناوخۆ و پێشمەرگە باش دەزانن ئێمە هەڵوێستمان چی بووە بەرامبەریان، چۆن بەدەمیانەوە بووین و چۆن لە ڕابردووە بڕیاری ژمارە 19 پەرلەمانمان بۆ باشکردنی ژیانیان، موچەیان، گوزەرانیان، دەوامیان پلەیان دەرکردووە و داکۆکیشی لە یەکەین لە ئایندا.
بۆیە سوپاسی هێزەکانی ئاسایشی ناوخۆوەکەم چاو نەترسانە بە ئیرادەی خۆیان دەنگیاندا و بەشێکی باشیشیان دەنگیان بە کۆمەڵی ئیسلامی داوە سەرەڕایەوەی کەوانە هیچیان ئەندامی کۆمەڵی ئیسلامی نین و ئەو فشارانەشیان ڕەت کردەوە کە دەبێت تەسویربان بۆ بکەن دەبێت بزانن دەنگیان داوە بەکێ دەبێت بەڵام لەگەڵەوەشە گلەیم هەیە لەوەی کە زۆرینەی هەرە زۆری ئەو هێزانە هێشتا دەنگەکانیان پارتی و یەکێتی بردوێتی بە ڕێژەیەکی خەیاڵی و بەرچاو بەڵام دڵیشم خۆشەکە لە سەتاسی لەو دەنگانە نەدراوەتەوە بەوان دراوە بەلایەنەکانی دیکە خەڵکی کوردستان دەبێت چاو لەو هێزانە بکات و سربەستانە و ئازادانە بڕوا دەنگ بدات بێباک بێ لە هەر هەڕەشە و گوڕەشە و ئیغرا و ترساندنێک بەڕێزوتت ئێمە تەنها دیوی شاراوەی ئەم بەرپرسانەمان نەبینیوە لە وڵاتانی ئەوروپا بەڵام لێرە بێکارەباییمان بیوە بێ موچەیمان بینیوە ناڕەحەتی خەڵکی کوردستان زۆری بینیوانی دیوی گەورەتر هەیە ئەم بەرپرسان دەسەڵاتدارانە کە پێویستە خەڵکی کوردستان بیزانێ بەڵێ ئەمانە هیچیان جورئەت ناکەن ژیانی یەک ڕۆژیان پیشانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بن هیچ دەسەڵاتدارێک نییە لە هەموو دنیاە جگە لە میرەکانی خلیج کە ئەوان خۆیان لەو پەڕی ڕەفاهیەتان بەڵام میرەکانی خەلیج دەژینەوە لە میرەکانی کوێیت و لە پاشاکانی خلیج قەتەر ئیمارات وڵاتانی تر زۆر هایلایفترە ژین خۆیان و منداڵەکانیان چکە پارەیەک کە ئەمانە لەم وڵاتە دزیویانە و بردویانەتە دەرەوە بە ملیارەها دۆلارە هەمووشی بەڵگەی هەیە کە ئەمانە چۆن ئەم وڵاتیان تاڵان کردووە ماوەی 12 ساڵە ئەمانە نەوتی ئەم وڵاتە ئەفرۆشن و ئەدزن و داهاتەکەی کەس نازانێ بۆ کوێیان بردووە و خستویانەتە بانقەکان و باخیرە و تەیارە و قەسر و کۆشک و شتی وایان پێکڕیوە بەڵێ شتی وایان هەیە جێی سەرنج و تێڕامانی ئەو وڵاتانەیە کە پارەی دزراوی ئێرەی تایە کە ئەمانەم پاریان لە چۆ بوو باشە بەس ئێستا بوون مامۆستا با پێشتر دیوی کە بەیەکەوە بوون لە شاغ ئەوان تەنە پێڵاوی لاستیکیانە بۆ سەرکردەکە ئێستا بوونەتە خاوەنی فڕۆکەی تایبەت بە دڵنیایەوە هەموو کەسە زانێت کە ئەمانە لە شاغ بوون خەڵک نانی پێداون موچەشیان نەبووە باشە خەڵک خواردنیشی داوە بەمانە هیچیان نەبووە بارەگایەکیان هەبووە ئەوی زۆر جار لە شەڕا قەسف کراوە جێ هەڵراوە نەخانویان هەبووە نە پارەیان هەبووە نە بازرگانیان هەبووە هیچیان نەبووە بەڵام بە دەستگرتن بەسەر حکومڕانی هەرێمی کوردستانە بوون بە خاوەنی ئەوەی کە لە هەموو دنیاە خەڵک نیەتی ئەوەی لە هەموو دنیاە کەس نیەتی لەوەی کە حکمی وڵاتێک بکاوەکو سەرۆک وەزیران ئەمانە هەیانە بەس لە بەرەوەی سەرۆک وەزیران و جێگری سەرۆک وەزیران و دەسەڵاتدار بوون لەم هەرێمی کوردستان باشە سەرکردەکانی ئێرە یەکێکن لە پیاوە دۆڵەمەندەکانی دنیا لە پارە و داهاتەوە بەڵێ لە هەرێمی کوردستان ئەو سیاسیانە ئەوەندە بە شێوەی ناشەرعی دەوڵەمەند بوون وەک بازرگانی گەورەی دنیا ناویان هەیە ملیار دۆلارەکانیان لە کاتێکە ئەمانە خەڵکی هەرێمی کوردستان ڕۆڵەی دەیان و سەدان و هەزاران دایکی جەرەکسوتا و باوکی جەرەکسوتاویان بە کوشدا بۆ ئەو بوو ئەم وڵاتە ڕزگاری بێ لە ستەم لە دیکتاتۆر بەڵام خۆیان بوونەوە بەستەمکار و دیکتاتۆر بەسەر خەڵکی کوردستانەوە و ئەوە خەڵکی کوردستانە ئەمانەی قبول کردووە بۆیە ئاوا بەردەوامن ئەگەر خەڵکی کوردستان ئەمانە قبول نەکە ئەمانە لە کوردستانە جیان نابێتەوە ئەبێ بەو پارە دزراوەی کە جەوازی وڵاتانیان پێکڕیوە هەمویان بڕۆن لەوێ دانیشن بەڵام من خەڵکی کوردستان دڵنیاکەمەوە وەلەو چەندێک پشتگیری ئەم دەسەڵاتدارانە بن ئەبێ بە چاوی خۆیان ببینن ئەمانە هەر لەم وڵاتە لەسەر تاڵانکردنی ئەم وڵاتە و بە کوژدانی ڕۆڵەی خەڵک و تیرۆری ڕۆژنامەنووس و زیندانی نهێنی و ئەشکەنجە و ڕفاندن دادگایی دەکرێن والله هەیانە لە قەبرەکەشە ئەبێ دادگایی بکرێ ئەبێ ناوەکەی دادگایی بکرێ بۆ بنەماڵەکەی بۆی ببێ بە عیبرەت ئەی بە خەڵکی کوردستان بچێت جارێکی تر شایەتی بداتەوە بۆ ئەمانی دژە مرۆڤایەتیشان ئەنجام تاوانی گەورەیان قەتڵ و عامیان کردووە تاوانی دژی بەشەریەتیان کردووە تاوانی جەنگیان کردووە چ تاوانێ ماوە نەیکەن ئەمانە تاوانیان بەرامبەر ئەرز و ئاسمان و خەڵک و هەموو شتێک کردووە تەنها بەو دەسەڵاتەی ماویانە ئەویش بە زەبر و زەنگ بە چاوسورکردنەوە بە تۆقاندن خۆیان ئیدامەیان داوە بەم جۆرە حکومڕانیە بەڵام بەشێکی تر لە ئیدامەی ئەم حکومڕانیە ئەوەیە کە خەڵک هێشتا زۆری نەبچێت دەنگ بداتەوە بەم جەلادانە
کاکە خەڵکێک کە ئەوەندە زوڵم و ستەمی لە میلەتەکەی کردبێت لە ناو حکومڕانیە 27 ساڵ تاقی کرابێتەوە عیب نییە میلەت بەوە بخەڵەتێ بڵێن ئێمە کوردستانێکی بەهێزتان بۆ بنیادەنین ئەی کوردستانتان بۆ وێران کرد ئێستا هاتوون دوای 27 ساڵ بەڵێنی درۆینە بە خەڵکەدەن کوردستانێکی بەهێز بنیادەنێن ئێوە ئەم هەموو میلەتەتان بێکار کردووە تازە بەڵێنەدەن هەلیکار کام هەلیکارە ئەو هەلیکارەی کە خەڵکەکەن بە چەکدار ئیرادەی بکڕن بۆەوەی دیفاع لە ئێوە بکە کام خزمەتە ئەو خزمەتەی کە هیچین و توێژێک نەماوە لەم کۆمەڵگەیە هاوار نەکا داوا نەکا دەرگایان هەموو داخست بوو تەحەداکەم سەرۆکی وەزیران و جێگرەکەی کە ئێستا قسەی بریقەدارەکەن ڕۆژێک لە ڕۆژان لە 5 ساڵی ڕابردووی ناڕەزایەتی خەڵکا لە مامۆستا و لە فەرمانبەر و لە خانەنشین و لە خاوەن پێداویستی تایبەت و لە پزیشک و لە نەخۆشخانە و لە هەموو کوچە و کۆڵانێکی وڵاتە کە ناڕەزایەتی هەبووە ئەوان توانی بێتیان وەڵامی یەکچین و توێش بدەنەوە قوتابخانە داخرا باکیان نەبوو بە مناڵی کەسمان کەم ئەندامیان لە بەردەم ئەنجومەنی وەزیرانە دایە بەرشەق چەقۆیان دەکرد لە وەڵامی مامۆستایە بەڵێ ئەمانە بەو جۆرە وەڵامی خەڵکیان داوەتەوە توانە خەڵک چی پێ بێمەژەوەکەین بەڵتەجی و شەقاوە و بێناو نیشانیان هێناوە شەقی لە مامۆستا و لە پزیشک و لە ڕۆژنامەنووس و لە کەم ئەندام و لە خانەوادەی شەهیدیش داوە ئەخۆمانە حرمەتیان بۆ هیچ نەهێشتۆتەوە چکە خۆیان ڕێزی هیچیان لا نەماوە لە وڵاتە سپەی کەسی ئەیلولە دەرفەتێکی گەورەیە خەڵکی کوردستان دەبێت چی لەبیر بیانی کە بە 4 ساڵی ئایندە نەخشەی سیاسی دیاری دەکات خەڵکی کوردستان دەبێت لە بیری بێ لە دوای 30 ئەیلول ئەمانە نە خەڵکە ناسن نە ئامادەن وەڵامیان بنەوە نە ئامادەن دەرگایان لێ بکەنەوە نە ئامادەن گوێ لە ناڕەزایەتیەکانیان بگرن نە ئامادەن چارەکە موچە لادەن نە ئامادەن ژیانی خانە نشین چاکەن نە ئامادەن موچەی کەم ئەندام بگێڕنەوە نە ئامادەن تۆڕی کۆمەڵایەتی کە قوتابی و بێ مێرد و ئافرەتیش و نەکردووە پارەکەی بۆ بگێڕنەوە نە ئامادەن دەستبەرداری ئەو هەموو تاڵانی و دزیە بن کە لە وڵاتەیەکەن بەڵام خەڵکە بێ بە ئاگا بێتەوە خەڵکە بێ بزانێ ئەی هاوار چۆن ئەمانەتان بیر چۆوە کاکە من لە ماوەی ئەم چەند ڕۆژەی ڕابردوو هێندەی گەنجی بێکاری ئەم وڵاتە ئازاری داوم هیچ ئازاری نەداوم دەڕۆیتە هەر چاخانە و هەر کافتریایەک هێندەی گەنجی بێکارتیایە ئینسان تەریقە بێتەوە لە وڵاتێک ئاژی ئەم هەموو گەنجەیە ئەم هەموو توانامرۆیە بێکار دانیشتووە گەنجێک زانکۆتەوە و کە ئامادە بێ بە کرێکاری دەسی نەکەوێ باشە کۆمپانیایەکیان هەیە هیچی من تۆ تازە دایان ناوە 90 کرێکاری لەم ڕۆژانە دەرکردووە لە بەرەوەی بیانی دێنێتە ناوی ئەمە وعدیانە ئەمانە درۆ ئەکەن 27 ساڵە درۆ ئەکەن 27 ساڵە زوڵمەکەن 27 ساڵە ستەمەکەن ئەرێ خەڵکینە لە چی ئەترسن ئەی هاوار کاکە ئێمە 5 ساڵە پیان ئەڵێن ئێوە دزن ئێوە جەلادن ئێوە ستەمکارن کەسیان نەکوشتوین تحملی ئەو فشارانەشمان کردووە ملمان بە زوڵم نەداوە شەقمان لە ئیمتیازەکانیان هەڵداوە باکمان بە هەموو فشارەکانیان نەبووە بە تۆمەتەکانیان نەبووە ئەی خەڵکینە ئێوە لە 5 ساڵە یەک جار ئەچن بەس خوا ئاگای لێتانە شاهێتی بدەن ئەمانە دزن خەڵکێکی تر دز نییە و دیفاعتان لێکە ئەمە ناتوانن بکەن باش ئەمە کارەساتە لەم چیتان بۆ خەڵک کردووە کە بە تۆ بەوان دەڵێ 27 ساڵە درۆ دەکەن 27 ساڵ دزی دەکەن ئێوە چی دەکەنەگە مەسەلەن ئێمە بەڵێنمان بە خەڵک نەداوە داهاتی ئەم وڵاتە کە کەوتە دەسمان زۆرەکەی بدزین کەمەکەی بین بە خەڵک ئێمە بەڵێنمان بە خەڵک داوە ئەوەندە خەڵک پشتگیریمان بکات حکومڕانی ئەم وڵاتە بەشێکیشی بکەوێتە دەستی ئێمە دەستێکی ئەمینین بۆ داهاتی ئەم وڵاتە ئارامی بە ئێمە دروستەکرێکە وەکو ئینسان ڕێز لە هەموو تاکێکی ئەم کۆمەڵگە و لە قوربانیەکانی و لە شەهیدەکانی و لە خوێنەکەیە گرین ئێمە داهاتی وڵاتمان بەدەستەوە نەبووە بەڵام چیمان بۆ خەڵک کردووە ڕۆشتوین داوامان لە خەڵکی خێرخواز کردووە بۆ چارەسەری نەخۆش لە کاتێک ئەگەر ئێمە دەسەڵات بین ناچین دەرمانی تەزویر بێنین و چاوی خەڵک کوێرکەین و سەرەتان زیادکەین قبولی ناکەین کارگەکانیان دووکەڵ و ژەهر بەسەر خەڵکا بڕێژێ قبول ناکەین دەرمانی تەزویر و بازرگانی بە دەرمانەوە بێ و خەڵک باجەکەی باو نەخۆشخانەکانی نانەکەلی و هیوا پڕ بێ لە سەرەتان قبول ناکەین خەڵک محتاجی ئەوە بێ تووشی خراپە بێ بۆ نان
بۆ بژێوی ژیان. ئێمە هاتوین داهاتی وڵاتەمان بەدەستەوە نەبووە بەکارمان نەهێناوە، بەڵام خزمەتی خەڵکمان کردووە لە کاری خێرخوازیە لە پارە پەیداکردنە. ئێمە وەزارەتی ئاوەدانکردنەوەمان پێ نەبووە پارەی وڵاتمان لە بەردەست بێ بین خان و بکەین بۆ کرێنشین و بۆ بێلانە، بەڵام کردومانە بە پارەی خەڵکی خێرخواز. ئێمە وەزارەتی تەندروستیمان نەبووە تا نموزەجی جۆرێک لە نەخۆشخانە پێشکەشکەین خەڵک ڕووی تێبکا و ئارام بێ و ئاسوودە بێ و دڵنیا بێ و چارەسەر وەرگێ. نەخۆشخانەمان پێشکەش کردووە. خەڵکی کوردستان ئێوە بێن ئەو نموزەجی تاڵانی وڵاتە و دەرمانی ئێکسپایر و بازرگانی بە نەخۆشیەکانتانەوە بکەن و سەرەتان زیادکەم بچی دەنگ بەوانە بدەیت و ئەوانە هەڵبژێری. بەڵام ئەوەی کە دەڕوا سوالت بووەکە ئێمە سوال بۆ خەڵکی کوردستان بەڵێ سوالمان بۆ خەڵکی کوردستان کردووە، دەستمان بە گیرفانی سەدان دەوڵەمەند و خاوەن پارا کردووە بۆ نەخۆش، بۆ چارەسەر، بۆ نەبوو. ئەی ئەگەر داهاتی وڵاتە لە دەستی ئێمە بێ، چونکە ئێمە وەکو خەڵک بە سەرخۆشی پارەی وڵاتە نادزین. ئێمە ئەو کاتێک کە ئەمانەتی خەڵک لە گردنمانە لەخوا ئەترسین، خوا محاسەبەمانەکە لەسەر ئەوەی کە چۆن ئەو ئەمانەتەتان ئەدا کردووە. بەڵام ئەوان نە لەخوا ئەترسن نە لە خەڵکی شەترسن. ئەی خەڵکینە ئێوە بۆ لەوانە ترسن. خەڵکینە وڵاتە هی ئێوەیە، هی ئەوان نییە. ئەم وڵاتە هی خەڵکە، چونکە بە تووڵی عمری باپیری من و باوکی من چەند دەسەڵاتدار هاتووە و ڕۆشتووە، بەڵام خەڵک ماوەتەوە. خەڵکینە ئێوە دەمێننەوە. ئێوە بۆ ئەوەی کە سەربەرزانە بژین وەرن بۆ یەک جار ڕەدی ئەمانە بکەنەوە، متمانە بکەن بەوانەی کە بەرگریتان لێ ئەەکەن. ناکرێت گەنجێک خانەوادەیەک بێت، خەڵکی کوردستان بێت بێهیوا بێت لەوەی ئێمە دیفاعی لێ یەکەین، بێهیوا بێت لەوەی کە بڵێ ئێوە چیتان بۆ من کردووە. کاکە ئێمە وعدمان نەداوە پارەی وڵاتە بێتە دەستمان ئیرادەی تۆی گەنج بکڕین بە پارە. ئێمە وعدمان داوە ئەم وڵاتە بەرەو عەدالەت بەرین، بەرەو ئەوەی نەبین کە تۆ نان نەبێ بیخۆی بەڵام ئەویش لە تێریە زگی بێشێ. کاتمان زۆر کەم مادوو دەقێکمانەوە سەوا زۆر بە کورتی سەبارەت بەوەی کە خولی داهاتووی پەرلەمان خولێکی تاتەن چارنووسازە لە ڕووی سیستەمی سیاسی و لە ڕووی بەردەوامی سیستەمی پاشەکەوت لە ڕوویەوەی کە دوای هەڵبژاردنەگەرەوەیە کە موچەی فەرمانبەران شکەم بکرێتەوە. خەڵک ئەساسێک ینی بڕیار بدا بۆ داهاتوو لە سینووە. خەڵک لە بیری بێ خولی ئایندەی پەرلەمان ئەگەر ئەیەوێ داکۆچی کار لە موچەی، لە ئازادیەکانی، لە ژیانی، لە دەستوری بە جۆرێک بێ کە بەویستی ئەو بێ، نابێم ستەمکارانەی ڕابردوو هەڵبژێرێک کە تاقی کردوونەتەوە درۆیان لەگەڵ کردووە. وەکو چۆن وعدیاندا بەشدارتانەکەین لە پشتی پارەی نەوت، بەرمی لە نەوتەکەشیان نەدانێ. خوا عیب نییە کە ئەو بەرمی لە نەوتە تەوزیع دەکرێت. نەناوە درۆیە، ئەوی عێراقە تەوزیع دەکرێت. بەڵێ ئەمان ئامادەنی نەوت بە کەس بن، ئەی فرۆشن و پارەکەی بە خامیە خەنە گیرفانیان پێی ڕابوێرن، بە میلەتیشیان ئاوا لێ کردووە. عیبە هەر کەسێک لە وڵاتە زوڵمی ئەمانەی کەوتوتە سەر سی ئەیلول بچێت دەنگیان پێ بدە. عیبەیەکی گەورەیە، بێ ئیرادەییە. خەڵکینە بەهۆش بێنەوە کاکە، خۆژیان هەر خواردن و خەو نییە. ژیان ئەوەیە کە ئینسان بە سەربەرزانە و بە کەرامەت و بە شکۆ بژی. ئەم زاڵم و جەلادانە زۆر لەوە ترسنۆکترن خەڵک لێیان بترسێ. زۆر ترسنۆکن، چونکە دز ستەمکار جەلاد ئەوەی کە تاوانی هەیە زۆر ترسنۆکە. بۆیە خەڵک نابێت لەمانە بترسێ. خەڵکە بێت دەستکا بە چاویانە دوای 27 ساڵ کە ئەم وڵاتیان ناوا لێ کردووە. بەڵ ئەی سەبارەت بە مەسەلەی موچە و ئایندەی دۆخی خەڵک ئەگەر ئەم حکومڕانە بەرداوام تاڵ زیاتر بەرداوام دەکرێت. ئەمانە کە موچەی خەڵکیان بڕیوە، کە زوڵمیان کردووە، خەڵک جارێکی تر متمانەیان پێ بدا زیاتریان لێ دەبڕن لە موچە، زوڵمیشیان زیاتر لێ یەکەن. ئەو کاتە کە ئەچێت دەنگەدا بەستەمکار دەنگ نادا بەوەی کە دیفاعی لێەکە، دوای نەیە بڵێ کاکە بۆچی دیفاعمان لێ بکەن لێ ناکەن. کاکە من لە ماوەی 4 ساڵە شەڕ بۆ تۆ ئەەکەم، یەک جار تۆمەوێ کە تۆ بچی بە ئیسراحەت لە نزیکی بنکەیەکی دەنگدان دەنگ بدەیت بەو هێزەی کە دیفاعت لێەکە، تۆ ئامادەنی ئەوە بکەیت. بەس هەموو ڕۆژەیە خەمەگری بۆ دیفاعم لێ ناکەی. ئەی من لە 4 ساڵە یەک جار تۆمەوێت تۆ دیفاع لە من نەکەی، من چۆن بتوانم دیفاعی گەورە لە تۆ بکەم؟ بەڵێ تۆ پشتیوانیم بکە، منی شەڕی گەورەتری بۆەکەم. تۆ دیفاعم لێ بکە، من یەک جار دیفاعم لێ بکە، بڵێ تۆ نوێنەری منی، جا بزانم من ئەو نوێنەرایەتیە بە ئەمانەتەوەکەم یاچم داهاتی وڵاتات زم. باشە بەزەگە ئەوانە بەردەوام بن چاوەڕێی ڕۆژانی ڕەشتر بکەین لە حکومڕانی هەرێم لە دوای 3 ئەیلول. بەڵێ چاوەڕێی چی بکەین؟ ئەگەر ستەمکار دوای 5 خولی پەرلەمانی هەر متمانەی خەڵکێکی
ستەم لێکراوی بەدەستهێنا ستەمەکەی زیادەکە چاوەڕێ بکەن موچەتان زیاتر ببڕن زوڵمتان زیاتر لێ بکەن گوێشتان لێ ناگرن 2018 هەتا 2022 ئەیانکەنەوە بە زاڵمێک کە 4 ساڵی تر ئەبێ ڕایکێشن ئەوانە هەموو زاڵمن ئەوانە ئەمە تعبیرێکی ئەمانە نەک زاڵمن کاکە زاڵمی عادل هەیە ئەمانە زاڵمێکن عادلیش نین لەوەی کە زوڵمیش بکەن خەڵکیش بژێنن ئەمانە زوڵمیشەکەن خەڵکیش لە برسا ئەمرێنن بۆیە سیفەتی حکومڕانیان تیانە و شۆراونەتەوە لە هەموو بەهایەک هی ئەوەن ئەبێ ئەمانە دادگایی بکرێن نەک حکوم بکەن هی ئەوەن دەستیان ببڕدرێ نەک خەڵک پەنجەیان بۆ مۆرکا بڵێ بۆ خەڵکی کوردستان خەڵکینە بە ئاگا بێن خەڵکینە مەترسن خەڵکینە دوای 27 ساڵەوە ئەمانە نەگۆڕن بە تەمان کەی ژیانتان بگۆڕێ هەتا ئەمانەتان قبول بێ ژیانتان ناگۆڕێ ئەمانە هی ئەوە نین تۆ پەنجەتیان بۆ مۆرکەی حکومڕانی بکەن هی ئەوەن پەنجەیان ببڕێ دەستیان ببڕێ لەسەر دزینی ئەم وڵات داهاتی وڵات لە زیندانیش دابن هەتا ماوە نەبێ لە زیندانا بن چونکە 27 ساڵە ئەوەی بە میلەتەیان کردووە بەعس پێی نەکردووە زۆر سوپاس بۆ بەڕێز سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان بەڵێ بینەرانی بەڕێز دوای ناوبڕێکی کورد لەگەڵ عەبدوستار مەجید ئەندامی ئەنجومەنی سیاسی درێژە بە گفتوگۆکەمان دەدەین لەگەڵمان بمێنەوە